کاتتان باشە عزیزان بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب هیوادارم هەموو لاکتان زۆر باش بن لە ڤیدیۆی ئەمڕۆ باسی ئەوە ئەکەین ئایا پزیشکێکی ددان لە کوردستان چۆن بتوانێت بێ لە وڵاتی کەنەدا وەکو دەنتست لە بوارەکەی خۆی کار بکات و ئایا هەنگاوەکانی هاوتاکردنی بڕوانامەی کۆلێژی پزیشکی ددان لە وڵاتی کەنەدا چین سەرەتا چەند خاڵێکی گرنگ باسەکەین یەکەم کارکردن وەکو پزیشکی ددان لێرە لە کەنەدا پێویستی بە مۆڵەتی کارکردنە ئەو مۆڵەتە پێڵەن سەرتیفیکیشن ئەو سەرتیفیکیشنە کێ پێتی ئەبەخشێت بۆردی پزیشکانی ددان لە کەنەدا National Dental Examination Board of Canada ئەو سەرتیفیکیشنە چۆن بەدەستبێنم ئێستا لە هەنگاوەکانی داهاتوو باسیەکەین ئەگەر تۆ بێ بخوێنی ماستەر یان دکتۆرە لە زانکۆکانی کەنەدا تاو بکەیت ناتوانانی مۆڵەتی کارکردن وەربگریت واتە ئەگەر تۆ ماستەر و دکتۆرات خوێن تەنها وەکو ریسەرچ ئەسیستان یاخود تەنها لەناو زانکۆ ئەتوانی کارێک بدۆزیتەوە بەڵام بەبێ ئەوەی بتوانی هیچ نەخۆشێک ببینی کارکردن وەکو پزیشکی ددان لە کەنەدا هەمووی لەلایەن کەرتی تایبەتەوە بەڕێوە ئەچێت کاتە تۆ هیچ پەیوەندیەکت لەگەڵ حکوومەتی کەنەدا نییە تەنها لە بەدەستهێنانی مۆڵەتەکەت پێویستی بە حکوومەتی کەنەدایە لە ڕێگەی NDEB دوای ئەوەی کە مۆڵەتەکەت بەدەستهێنا دوای ئەوەی کە بۆردی پزیشکانی ددان لە کەنەدا مۆڵەتیانیا بە تۆ وەکو دەنتست کار بکەی پەیوەندیت بەوانەوە نامێنێ هەمووی ئەچێتە کەرتی تایبەت بە شێوەیەکی گشتی داهاتی ساڵانەی پزیشکی ددان لە نێوان $120,000 کەنەدی بۆ $140,000 کەنەدیە من بۆ داهاتەکەم لێرە نووسی بۆ ئەوەی پێتان بڵێم کە ئەو هەموو هەنگاوەی بڕن ئەو هەموو هەنگاوەی جێبەجێ ئەکەن و ئەو هەموو هیلاکیە و چاوەڕوانیە لە کۆتاییدا ئەنجامەکەی ئەم داهاتە زۆرەیە با بزانین من ئەگەر بمێ وەکو پزیشکی ددان لە وڵاتی کەنەدا دەست بەکار بم ئەبێ هەنگاوی یەکەم چی بکەم دروستکردنی ئەکاونت لە وێبسایتی NDEB ئەکاونتت دروست کرد بۆ ئەوەی ئەکاونت دروست بکەی ئەبێ $900 کەنەدی بگەی بە ئۆنلاین دوای ئەوەی کە پارەکەتدا و ئەکاونتت دروست کرد ئیمێڵێکت بۆ دێت لەو ئیمێڵە فایلێکێ PDFێکێ وێنە و ژمارەی تایبەتی خۆتی لەناوە ئەو فایلە پێی ئەڵێن Confirmation of Degree Completion Form فۆرمێکە ئەم فۆرمە چی لەیەکەی ئەی بیتە زانکۆکەت بۆت پڕەکاتەوە ئەو فۆرمەی کە پڕی کردەوە بۆت لەگەڵ کۆپیەک لە بڕوانامەکەت بڕوانامەی نمرە و بڕوانامەی سەردیوار ئەخرێتە زەرفێکەوە مۆر و ئیمزای زانکۆی پێوە بێت ئەو زەرفە لە زانکۆ وەرەگریت و ئەینێری بۆ کەنەدا زەرفێکی تر کە کۆپیەکی تر لە بڕوانامەکەتی تێدایە لەگەڵ کۆپیەک لە پاسپۆرتەکەت بە پشتڕاستکراوەیی ئەوە زەرفی دووەمە کاتە تۆ 2 زەرف ئەنێریتە کەنەدا 2 زەرفت هەیە زەرفێکت ئەو فۆرمەی تایە لەگەڵ بڕوانامەکەت کە زانکۆ بۆت پڕەکاتەوە زەرفەکەی تریشت کە پاسپۆرتەکەتە بە پشتڕاستکراوەیی لەگەڵ کۆپیەکی ترە لە بڕوانامەکەت با بزانین پاسپۆرتەکەت بە پشتڕاستکراوەیی یانی چی لە پرۆسەی بەدەستهێنانی سەرتیفیکیشن لە کەنەدا بۆ پزیشکانی ددان ئەبێت پاسپۆرتەکەت نۆتۆرایز بکەی یعنی چی پاسپۆرتەکەت نۆتۆرایز بکەی یعنی بیبیتە ئۆفیسێکی باوەڕپێکراو کە نۆتۆرایزی بکەن یعنی تۆ پاسپۆرتەکەت ئەبێ خۆتیش بڕۆی لەگەڵ یعنی خۆتیش لەگەڵ پاسپۆرتەکەت بڕۆی سەیری پاسپۆرتەکەتەکە ئەو کەسە ئەو ئۆفیسەرە یاخود ئەو کارمەندە سەیری پاسپۆرتەکەتەکە و سەیری خۆتەکە ئەبێت دڵنیا بێتەوە کە تۆ خاوەنی ئەو پاسپۆرتەی دوای ئەو کۆپیەک لە پاسپۆرتەکەت ختم و مۆری لێ ئاەت و ئەداتەوە ئەو کۆپیە لەگەڵ بڕوانامەکەت ئەنێری بۆ کەنەدا ئەگەر ئەو کۆپیە نەنێری ئەو نۆتۆرایزە نەنێری بە هیچ جۆرێک ئەکاونتەکەت ڤێریفای نابێت یان ئەکاونتەکەت دروست نابێت و ناتوانانی بەردەوام بیت پرسیارەکە ئەوەیە ئایا من لە کوردستان ئەتوانم ئەو نۆتۆرایزە بکەم وەڵامەکە نەخێر بەداخەوە لە کوردستان هیچ شوێنێک ئاماژەی پێ نەکراوە لەسەر وێبسایتەکەیان کە تۆ بتوانی نۆتۆرایز بکەیت پاسپۆرتەکەت نۆتۆرایز بکەیت ئەی باشە چی بکەم چارەسەر چییە 2 ڕێگا هەیە ڕێگای یەکەمیان ئەبێ خۆت بێ بۆ کەنەدا
ئەگەر تەقدیمی ڤیزە بکەی ڤیزەی ڤیزیتەر بۆ ئەوەی بیت پاسپۆرتەکەت نۆتۆرایز بکەی و ئەگەریش ئەو ڕێگایە زۆر قورسە ڤیزە نادرێت ڕێگای دووەم پەیوەندی ئەکەی بە قونسوڵخانەی کەنەدا لە تورکیا یاخود لە وڵاتی ئەمان پێیان ئەڵێ کە تۆ بە تەمای پشتڕاستکردنەوەی بڕوانامەکانتی و ئەتۆی وەکو دەنتەست کار بکەیت و تاقیکردنەوەکان بکەی پێویستیت بە نۆتۆرایزکردنی پاسپۆرتەکەت هەیە ئەوانیش لەوانەیە بتوانن یارمەتیت بە نۆتۆرایزی بکەن بۆت بۆیە ئەبێ بە سەفەرێک ڕێکخەی یاخود بۆ تورکیا یان بۆ ئەمان بەڵام پێش ئەوە تکایە ئیمێڵیان بۆ بنێرن و دڵنیابنەوە لەبەرەوەی کە لە وێبسایتی NDEB کە لە وێبسایتەکەیان سێرچەکەی لە هیچ شوێنێک ئاماژە بۆ نەکراوە لە عێراق ئەتوانی پاسپۆرتەکەت نۆتۆرایز بکەی بۆیە هەر کاتێک کە پاسپۆرتەکەت گەڕایەوە نۆتۆرایزت کرد ئەیخەیتە ناو زەرفێک لەگەڵ بڕوانامەکەت لەگەڵ ئەو زەرفەی کە فۆرمەکەی تێ زانکۆ بۆتی پڕی کردوتەوە هەردووکی ئەنێریت بۆ کەنەدا با ئێستا ئێمە بچینە سەر وێبسایتی NDEB لە گۆگڵ ئەنووسم NDEB ئەمە وێبسایتی سەرەکیانە The National Dental Examination Board of Canada ئەمە داگرم لێرە لەبەر ئەوەی تۆ بڕوانامەکەت هێشتا باوەڕ پێنەکراوە باوەڕ پشتڕاستکردنەوەی بۆ نەکراوە باوەڕ پێنەکراوە تۆ ئەم بەشە هەڵەبژێری Graduates of Non-Accredited Dental Programs لێرەی تەخوارەوە نووسراوە How to Apply من لەولا باسم کرد کە سەرەتا بێ ئەکاونت دروست بکەی لێرە پێت ئەڵێ چۆن ئەکاونت دروستەکەی ئیتە خوارەوە ئەچیتە سەر NDEB Online Portal پرۆفایلێک بۆ خۆت دروستەکەی تۆ نیو ئەپلیکەنت لەکوێ ئەتەوێت وەکو دەنتەست دەست بەکاربی کەنەدا هەڵەبژێری ئیمێڵەکەت داخلەکەی لەگەڵ پاسوەردێک بۆ خۆت دانەی کەی زانکۆ تاو کردووە لێرە نووسراوە یونت سایت ئەبێ ئاماژە بۆ بکەیت تۆ دەسەڕاستی یان دەسەرچەپ یعنی بە دەسەڕاستە نووسی یان بە دەسەرچەپ لەبەرەوەی بۆ تاقیکردنەوەکانت پێویستیان بەو زانیاریە ئەبێت ناونیشانی خۆت هەمووی ڕەکەیتەوە دوای ئەوە وێنەیەکی خۆت لێرە ئەپلۆدەکەی کە وێنەکەت ئەپلۆد کرد سەبمت ئەەکەی پەڕێکی ترە ئەکرێتەوە کە ئەبێ $900 کەنەدی بی بۆ ئەکاونتەکە دروست بێ ئەنجا ئەو فۆرمەت بۆیت بۆ ئیمێڵەکەت ئەمە هەنگاوی یەکەم لێرە نووسراوە required document وڵاتەکەی خۆت هەڵەبژێری لێرە پێتەڵێ requirement how to submit by the applicant یعنی لایەن تۆوە directly by the university یعنی زانکۆکەت لێرە نووسراوە identification notarized photocopy of valid government issue photo identification ئەمەیە تۆزێ کێشەیە کە ئەبێ پەیوەندی بە قونسوڵخانەی کەنەداوە بکەن لە وڵاتی ئەمان یاخود تورکیا کە نزیکن لە ئێمە بۆ ئەوەی نۆتۆرایزتان بۆ بکەن ئەگەری ئەشتوانن پرسیاریان لێ بکەن بزانن لە عێراق لە هیچ شوێنێک ئەو نۆتۆرایزە ئەکرێت یان نە ئەگەر پێتان بڵێن لە شوێنێک هەیە لە عێراق ئەکرێت ئەوە زۆر باشتر پێویست ناکە سەفەری وڵاتێکی تر بکەن ئێمە پێویستیمان بە ترانسلیشن نییە لەبەر ئەوەی هەموو بڕوانامەکانمان خۆی بە زمانی ئینگلیزیە تەنها ئەوەمان پێویستە دوای ناردنی بڕوانامەکانت دوای ناردنی دۆکیومنتەکانت ئەبێ بۆ ماوەی 12 مانگ چاوەڕێ بکەی هەتاکو و پشتڕاستکردنەوەکە تەواو بێ یعنی تۆ 12 مانگ ئەوەستی هەتا پشتڕاستکردنەوەی بڕوانامەکانت تەواو بێت دوای ئەوە ئیمێڵت بۆیەت ئەڵێ کە ئێمە بڕوانامەکانی تۆمان بەدەستگەشت فۆرم و پاسپۆرت و ئەو هەموو شتێک کە ناردووتە هەمویان بەدەستەگا پشتڕاستکردنەوەی بۆکەن بە ئیمێڵ ئاگادار دەکەنەوە لەناو پرۆفایلەکەت لە ئەکاونتەکەت لە وێبسایتی NDEB ئەنووسرێ verified received هەمووی ئەنووسرێت تەواو بێ ئەو کاتە ئۆپشنت ئەیاتێ کە تۆ بتوانی تاقیکردنەوەی یەکەم ناوت تۆمار بکەی لە تاقیکردنەوەی یەکەم تاقیکردنەوەی یەکەم پێڵێن assessment of fundamental knowledge 3 جار بۆ تایم تاقیکردنەوەی دووبارە بکەیت تۆ ئەگەر لە هەر 3 جار دەرنەچووی ئەوە ئەکاونتەکەت بڵۆک ئەکرێت و بە هیچ جۆرێک ناتوانانی تۆ هاوتاکردنی بڕوانامەکانت بکەیت و بە هیچ جۆرێک ناتوانانی تۆ دەنتەست لە کەنەدا کار بکەیت نرخی ئەم تاقیکردنەوەی $800 کەنەدیە ئەبێ یەکسەر بە ئۆنلاین بیەی لە ساڵێک تەنها لە 2 بەروار تاقیکردنەوەکە ئەکرێت یەکەم هەفتەی مانگی دوو لەگەڵ مانگی 8 کاتە لە ساڵێک 2 جار تاقیکردنەوەی ئەکرێت
ئەم تاقیکردنەوە لە 4 وڵاتی جیهان ئەکرێت: کەنەدا، لەندەن، بروکسل، نیوزیلاند. یعنی لە میدل ئیست بە هیچ جۆرێک ئەو تاقیکردنەوە نییە. کەواتە من چی بکەم؟ تۆ چیەکەی؟ کەنەدا هەڵەبژێری، هەر کاتێک کە ناوت نووسی بۆ تاقیکردنەوەکە لەگەڵ ئەوە بە زووترین کات تەقدیمی ڤیزەی ڤیزیتەر بکە بۆ کەنەدا، کە پێت ئەڵێن هۆکارەکەی چێتۆیی بۆ کەنەدا، تۆ ئەڵێ من تاقیکردنەوەی دەنتەستریم هەیە. کەواتە ئەگەر من ناوم نووسی و ناوم ڕەجستەر کرد و پارەکەمیە، لەگەڵ ئەوە بۆ 1 ڕۆژ 2 ڕۆژ دوای ئەوە تەقدیمی ڤیزەی کەنەدا ئەکەم بۆ ئەوەی بتوانم وەکو ڤیزیتەر بێمە کەنەدا تاقیکردنەوەکە بکەم و بگەڕێمەوە کوردستان. تاقیکردنەوەکە 300 پرسیاری هەڵبژاردنە. هەموو ئەو کۆرسانە ئەگرێتەوە کە تۆ لە 5 ساڵی زانکۆ خوێندوتە، یعنی ڕیڤیوی هەموو بابەتەکانی خۆت بکەرەوە کە لە زانکۆ خوێندوتە. ئەمە تاقیکردنەوەی یەکەم. ئەگەر لە تاقیکردنەوەی یەکەم دەرچووی کە دوای 6 بۆ 8 هەفتە جواب تێنەوە، وەڵام تێنەوە کە تۆ دەرچوویانە، ئەگەر دەرچووی ئەو کاتە ئەبێ ناوت بنووسی بۆ تاقیکردنەوەی دووەم، هەر ئەمە هەمووی هەر لە ئەکاونتەکەی خۆت ڕەجستەرەکەی. تاقیکردنەوەی دووەم پێڵێن ئەسەسمنت ئۆف کلینیکەل جەجمنت. ئەمەش تەنها 3 ترایڵت هەیە، 3 جار ئەتوانین تاقیکردنەوە بکەین. نرخی تاقیکردنەوەکە 1350 دۆلاری کەنەدیە. ئەم تاقیکردنەوەی لە 2 بەروار بەڕێوە ئەچێت: هەفتەی یەکەمی مانگی 5 وە کۆتا هەفتەی مانگی 11. تاقیکردنەوەکە لەسەر چییە؟ Diagnosis and Treatment Plan, Radiology Interpretation، یعنی کەیسێک دایەتە ئەڵێگە نەخۆشێک ئەمەی هەبوو، ئەمە کەیسەکەی بوو، تۆ چۆن تریتمەنتی بۆکەی، چۆن پلانی بۆ دانەی. و دووەمیش Radiology Interpretation، یعنی ئەشیعە ئەبێ بیخوێنی تەوشی بکەیتەوە، ئەکسڕای. ئەمە تاقیکردنەوەی دووەم. ئینجا دیسان 6 بۆ 8 هەفتە ئەوەستی هەتا وەڵام تێنەوە، سکۆرەکەی خۆت ریزەڵتەکەت وەرەگری. ئەگەر ناوت دەرچوو، ئینجا تاقیکردنەوەی سێیەمەکەی پێڵێن Assessment of Clinical Skills. ئەم تاقیکردنەوەیە هیچ نییە، هەر 9000 دۆلاری کەنەدیە، بە 9000 دۆلارە. 3 جار ئەتوانی تاقیکردنەوەکە بکەی. لەم تاقیکردنەوە ئەبێ کەرەستەی تایبەتی خۆت لەگەڵ خۆت بێنی، جا بزانە ددانە یا خودمانیکەنێکە، ئەبێ هەموو مەوادەکان خۆت ئامادەی بکەی، خۆت لەگەڵ خۆت بهێنی. دوای دەرچوونت لەم تاقیکردنەوە Assessment of Clinical Skills قورسترین تاقیکردنەوە و گرنگترینیشانە. ئەگەر ئەوە دەرچووی تاقیکردنەوەی چوارەم شتێکی زۆر ئاسانە، پێڵەن ڕتن ئەن ئۆسکی، شتێکی زۆر ئاسانە تاقیکردنەوەیەکە ئەیکەیت. ئەگەر سێم و یەکەم و دووەم سێم دەرچی بە دڵنیایی و چوارەم زۆر ئاسانە بێت دەرەچی. ئینجا دوای ئەوە لە کۆتایی هەر 4 تاقیکردنەوەکە تۆ ئەو سەرتیفیکیشنە بەدەست دەهێنی کە ڕێگات پێ ئەوەکو پزیشکی ددان لە کەنەدا دەست بەکاری. هەر کاتێک کە سەرتیفیکیشنەکەت وەرگرت چیەکەی؟ تۆ apply for jobs، یعنی هەوڵی هەلیکار وەکو دەنتەست بە دوای هەلیکارە بگەڕێ لە پارێزگا جیاوازەکانی کەنەدا. ئینجا با هەندێک ڕوونکردنەوە بێن. ئەم پرۆسەیەکی زۆر دوور و درێژە، چەند ساڵێکی ئەوێ. ئەبێ پلانێکی دوور و درێژی بۆ دانین. ئەوە نییە بڵێ من پلە ئەەکەم و بە 1 ساڵ تەواوی یەکەم و بە 2 ساڵ تەواوی یەکەم. تۆ هەر 3 ساڵ 4 ساڵ ئەڕوا بەس بە تاقیکردنەوە بە چاوەڕێکردن و بە تاقیکردنەوە یەکەم و دووەم و سێم و هاتن و ڕۆشتن و ئەو شتانە زۆر کات دەبات. بۆیە ئەگەر تۆ قوتابیت، تازە کۆلێژی پزیشکی ددانت تاواو کردووە، ئەتوانی کار بکەی لە کوردستان، لەگەڵیشی لەلایەکەوە خەریکی ئەم پرۆسەیە بی. چونکە بەڕاستی کات زۆر زۆرە، تۆڵی ئەمە 3 ساڵ 4 ساڵیشەیە، بەڵام ئەگەر تۆ سەرقاڵی ئیش و کاری خۆت بی لە کوردستان و لەلایەکیشەوە خەریکی ئەمە بی، ئەوە بە دڵنیاییەوە ئەتوانی لە ماوەی چەند ساڵێک ئەتوانی سەرتیفیکیشنەکە بەدەست بێنیت و وەکو پزیشک بی لە کەنەدا کار بکەیت. ئێستا ئێمە ئەگەڕینەوە سەر وێبسایتی NDEB. لە بەشی Dates and Location پێت ئەڵێ کەی ئەو تاقیکردنەوەیانە ئەکرێت، کەی ئەو ئیگزامانە هەیە. بۆ نمونە Assessment of Fundamental Knowledge لە فێبریوەری هەیە و لە ئۆگەست لە مانگی 8.
کەی دەدلاینە ڕیجستریشن دەدلاین دیسەمبەر 7 2020 شتێکی لێرە ئەمەوێ ئاماژەی پێ بکەم بەروارەکە ناگۆڕێت تەنها ساڵەکە ئەگۆڕێ یعنی ساڵێکی تریش هەر لە فێبریوەریە لە 5 و 6 مانگی 2 2022 ساڵی دوای ئەوەش هەر لە 2022 23 و 24 هەمان بەروارە تەنها ساڵەکە ئەگۆڕێ بۆیە ئەم کاتانە ناگۆڕێ کاتی تاقیکردنەوەکە تاقیکردنەوەی دووەم assessment of clinical judgment لە مانگی 5 لەگەڵ مانگی 11 بەڕێوەچێ و تاقیکردنەوەی assessment of clinical skills تەنها لە جون هەیە لێرە کە تۆ پرۆفایلت کراوەتەوە کە ئەکاونت دروستەکەی لەم وێبسایتە هەتا ئەکاونتەکەت ڤێریفای نەبێت و پشتڕاستکردنەوەی بڕوانامەکانت بۆ نەکرێت ئەم ئۆپشنانت نییە ناتوانانی بە هیچ جۆرێک تاقیکردنەوەکان خۆت ڕجستەرکەی ناوی خۆت تۆمارکەی هەمووی پرۆسەسە ینی هەمووی کاتی ئەوێ ئەبێت چاوەڕوان بی ستێپی یەکەم تەوا بێ چتە سەر ستێپی دوم ستێپی دوم تەوا بێ چتە سەر ستێپی سێ لێرە نووسراوە فیز واتە تێچووی ئەو تاقیکردنەوانەی کە ئەبێ بیکەیت assessment of fundamental knowledge $800 assessment of clinical judgment $1350 assessment of clinical skills $9000 و application fee ئەمەش کە ئەکاونت دروستەکەی $900 ئەی باشە من ئەگەبمێ کانسڵی کەمەوە لەو حاڵەتەی کە تۆ بۆ نمونە ڤیزەی کەنەدا پڕ کردەوە ڤیزەی ڤیزیتەرت پڕ کردەوە بەڵام ڤیزەکەت بۆ نەهاتەوە ئەوە ئەتوانی بیت ئەم تیبڵە بخوێنیتەوە و داوای کانسڵیشن بکەیت و ڕیفاند بکرێتەوە ینی پارەکەت بۆ بگەڕێتەوە لێرەش ئەم سێ بەشە کە نووسراوە fundamental knowledge clinical judgment لەگەڵ clinical skills پێت ئەڵێ پێشەکێکت ئاەتی لەسەر تاقیکردنەوەکان چۆن ئەکرێ چ جۆرە پرسیارێکیەتەوە بەڵام پێت ناڵێ لە چ سۆرسێک پرسیارەکانت بۆیەتەوە بەڵام پێت ئەڵێ بە شێوەیەکی گشتی ستراکچەر و فۆرمی تاقیکردنەوەکان چۆنە لێرە نووسراوە pathway to certification کە ئەوەی باسمان کرد من باسی ئەم دوانەم نەکرد degree completion program لەگەڵ application to NDEB certification process for graduates of accredited dental program ئەمە ئێمە ناگرێتەوە لەبەرەوەی پێویست ئەکا کە تۆ ئیقامەی کەنەدا هەبێ permanent residenتی کەنەدابی بۆی باسی ئەمەم نەکرد بەڵام ئەوانەی ترم باس کرد ئەمە بە شێوەیەکی گشتی ئەو هەنگاوانە بوو بۆ بەدەستهێنانی سرتیفیکیشن بۆ ئەوی بتوانی وەکو دەنتەست لە وڵاتی کەنەدا دەست بەکار بیت ئەنجا ئەگەر هەر پرسیارێکتان هەیە و زانیاری زیاترتان ئەوێ ئەو ئەتوانن سەردانی وێبسایتەکەیان بکەن و هەر پرسیارێکشتان هەیە ئەتوانن لە کۆمنت بۆم بەجێ بێڵن هەتا ڤیدیۆیەکی تر کە لەسەر بەشەکانی تر ئەبێت چۆن بتوانین وەکو پزیشک دەست بەکاربین چۆن بتوانین وەکو ئەندازیار وەکو دەرمانساز بەشەکانی تریش باس دەکەین هەتا ڤیدیۆیەکی تر من ئەبێ بڕۆم خواتان لەگەڵ